دادا ڕاستیەکەی ئەتوو خۆداگات لێ بووم ئەو ماوەی خەریک لەو دوکاندانانەی بووم. وایە بە قوربانت بم وایە. بۆ خۆت دەزانیە من هیچی وام نەبوو ئەو دوکانم هەموو دانا هەمووی بەقەر. دەزانم یاخوا خوشکت کوێر بێ بێ کەسی خوا نەکە دادا ئەوجا چی بووە بە قوربان؟ شتێک ڕوویداوە لە دوکان چی بووە؟ دەبێ لە بە قوربانت بم؟ دادا ئایجان ئەو ئەشیانەی هینا بووم هەمووی بەقەرد بوو. باشە ئەمش نەمزانیت لۆگۆی فەیکیان لێدا بوو لۆگۆی ئەویان لێدا بوو هەموو یەکسمان. ئەمە کەی ئەم شتە ڕوویدا؟ هەر دوونێکە وەزارەت سەحات هەمووی لێ فرێدا. گاڵتە دەکەی بۆ خاتری خوا چۆن شتی وا دەبێ؟ یعنی ئێستا هیچ نەماوە لە دوکانەکە؟ ناوەڵا دادا شەش دەفتەری خوشکت کوێر بێ شانسم نەهێنا لەوەش یاخوا بمرم چیت بۆ بکەم ئەی هاوار بە ماڵم. دادا وەزارەتی سەحای هات هەمویان لێ بردم. یاخوا خوشکت کوێر بێ جا کەسیش ناناسین پێی بڵێن یاسین بڵێ کەس نەناسێ؟ دادا کەلکی نییە هەمویان پان کردەوە لەبەر چاوم. ئەی بۆ خاتری خوا خوشکت کوێر بێ چی بکەین زێڕیشم پێوە نییە هیچم نییە بۆت بفرۆشم چیت بۆ بکەم خوشکەکەت کوێر بێ چیت بۆ بکەم؟ نازانم دادا نازانم نەمزانی بەس پێ برم بە خۆت دەزانی نەبرایەک نەداک نەباب کەسم نیێرە توم هەیە هەر هەنام لۆ تو هینە دادا بۆ قوربانت بم وایە قەینا چاکت کرد بە منت بود بەس یاخوا خوشکت کوێر بە خۆ هیچ دەسەڵاتێکم نییە چیت بۆ بکەم؟ دادا نازانم چ بکەم دادا شەش دەفتەرمەوە نەقەت کردیە ئێستا دەمکوژن ئەگەر نەیان دەمەوە ناکرێ قسەیەک شتێکیان لەگەڵکەین تەلەفۆنێکیان بۆ بکە با لێیان بپاڕێمەوە دەست بە داوێنیان بم دەی بۆ قوربانت بم. دادا کەچی نییە ئەمن هەزار جار پێم گوتینەیەک دەقەولەوەی دەکەم. قەیناکە من لێیان دەپاڕێمەوە خوایشیان لێ دەکەم بەشک و قبوڵیان کرد دەی بۆ قوربانت بم. خوشکت کوێر بێ کەسی بۆیە وامان لێ شانس. ئەلو کاک یوسف ئەرێ کاکە چ بوو پارەکەت پەیدا کرد؟ ناوەڵا کاک یوسف خێرت دەگاتێ تۆر مساعدەکەم بکە هەندێک لەسرم ڕاوەستا بە قورعان کاکە وەزارەت سەحە هەمووی لێپان کرد ئێستا من نازانم قورچیان دەبەسەرە خۆم بکەم. ئێستا من ئەو شتانە نازانم تۆ لە دوێنێ هەر دەپاڕیتەوە پاڕانەوە شت نەما ئێمە پارەمان داوە بە تۆ کاکە تۆ لە هیچ شتێک نازانی بۆ بە ئێمە دەڵێ نسبەت دەدەمێ تۆ پارەکە ئێمەت خوارد تۆ فێڵ لە ئێمە کرد پارەکە هی من و ڕەوفە یەکە سێ دەفتەر لە ئێمە وەرگرت تۆسی بە پارە ئێمە کەسابەت بکەی ئێمە توزانین تۆ لێ نازانی و ماوەی بەسەر دەدەنێ. خوا کاک یوسف بە قوربانی چاوت بم دەستت ماچ دەکەم لێت دەپاڕێمەوە من خوشکیم تو ئەو خوایە کاتێکمان بەرێ دەرفەتێکمان بەرێ بزانی شتێک ناکەین بۆ خاتری خوا و برای من کەسی نییە بۆ خاتری خوا دەرفەتێکمان بەرێ شتێکت بۆ دەکەین هەوڵێکت بۆ دەین لەلایەک شتێک جێبەجێ دەکەین بە قوربانت بم کاک یوسف. خوشکی بەڕێزم چاوەکەم ئێمەش ئەوە چەند ساڵە کار دەکەین و هەوڵ دەدەن تا بتوانین ئەوەندە پارە کۆکەینەوە کاکیشم زۆر بە ئاسانی ئەو پارەی لە دەستمان دەرهێنا بابە ئەو منیش هیچم نەکرد ئەی ڕەوف بەخوا ڕۆف ئەوەندە کە لە ڕقە ئەڵێ ئەو پارەم نەدەنەوە من نایکوژم بۆیە منیش ئاسانکاری بکەم ڕۆف ئاسانکاری ناکە بەخوا وایە لام دانیشت و دەڵێ هەر دەمەوێتەوە. خوشکی بەڕێزم من ڕەوفم هەتا دوو ڕیژتر ئەگە پارەکە دەهێنەوە باشە ئەگەر نادێکژین. بۆ خاتری خوا بە قوربانتان بم چاوتان ماچ دەکەم لێتان دەپاڕێمەوە دەکەم بەسەر پێڵاوەکانتان بیکەنە خاتری خوا و پێغەمبەرە و برای من بێکەسە بە قوربانتان بم مەیکوژن کوڕە کوشتنی چی کوڕە من کەسم نییە بێکەس دەمەرە و برایەمەیە توخوا بێ پشت و پەنایە بە قوربانتان بم ڕاوەستن لەسەری دەرفەتێکمان دەنێ قەپاتی کرد بەستۆ بیڵێ هەر شتێک بڵێ من بۆت دەکەم ئێستای هاوار چی بکەین؟ دادا یانەوەتە دەبێ من چ بکەم سەری خۆ مەرگرمە بچمە ئەوروپا. بۆ کوێ دەڕۆی جاخۆ من جەڵدە لێم دەدا لێرە بەتەنیا. ئەیان دەبی ئەو خانەیە بفرۆشین. خانوو؟ ئەرە وەڵا دەبێ ئەو خانەیە بفرۆشینە توش لە حەق خۆت خۆش بی بیدەمەوە قەردەی ئەگەر نەدەی بچمە ئەوروپا چ بکەم یان دەبکوژن. نانا کوشتنی چی و ڕۆشتنی چی جاخۆ من بەبێ تۆ ژیانم نییە دەزانی چۆنا لێگەڕێ وەختێک تۆ نەبی خانوم بۆ چییە بە قوربانی تۆ بێ. وڵا دادا من زەمێریشم قوبور ناکە بەس من وادت پێ دەدەم هەر کاتێک شتێکم بێتە دەستی تۆرت لۆ دەکەمەوە. بە قوربانی تۆ بێ هەزار خانووی ئاوا بەس با پرسیارێک بە یاسین کەم خانوو چییە بە قوربانت بم هەموو شتێک پێشکەشی تۆ بێ خوا دەکات تۆ دەمێنی و بە ساغ و سڵامەتی. ئێدا دەکات یاسین چ ئیلاقی بۆ مۆزوعیدە مادەمە تو ڕازیبی ئەو حەقی چییە؟
ئێ بە قوربان ئەویش هاوسەرمە دەبێ پرسوڕایەک بێ بکەینەوە نییە بە قوربانت بم ئەنا خۆ من هیچم بۆ گرنگ نییە لە حانای تۆ باشە دادا بەس ئەوەندەی بزانێت ژنانی من ئێستا لە ناو دەستی تووە نا بێخەم بە قوربان وعدت دەدەمێ بێخەم بە ئە لێستاوە بزانەوە خانووەمان فرۆشتۆ بۆ قەرزەکانی تۆ قوربانت بم دادا